ئێستاش بێکەوە گوێ دەگرین لە وتەی زۆر بەڕێز سەرپەرشتیاری پەروەردەی مامۆستا ئەبوبەکر عومەر بە باڕێزیان بفەرمونون بە چاپڵەوە پێشمازی. بە ناوی خوایی گەورە و مهرەبان، مامۆستایانی بەڕێز، قوتابیانی خۆشەویست، میوانە بەڕێزەکان، ئەمڕۆ لە یادی ڕۆژی ئاڵای کوردستان کە نیشانەی سەروەری بەری ڕەنجی خەبات و دووری درێژی گەلەکەمانە پیرۆزباییتان لێ دەکەم. ئەم یادە زۆر گرینگە و زۆر بەبەرزی دەنرخێنین، چونکە ئەو ئاڵایە هێمایی بوونی نەتەوەیە و هێمای سەروەریە و هێمای خەباتە و هەر نەتەوەیەک ئاڵای نەبێت یان ڕێزی لە ئاڵایەکەی خۆی نەگرێت و پارێزگاری لێ نەکات بە ژێر دەستەیی و هیچ بوونێکی نییە ڕێزی لێ ناگیرێ. هەموو نەتەوەیەک ئاڵایەکی تایبەتی بەخۆی هەیە و ڕێکدانەوەی بیر و بۆچوونی گەلەکە و خەباتەکەیەتی. ئاڵایی ئێمەش بە ڕەنگەکانی پیشانی جیهانی دەدات گەڵێکی ئازادی خواز و ئاشتی خوازە و بەرەو ئاسۆیەکی گەش هەنگاو دەنێ کە بوونی ئەو ڕۆژە لەناو ئاڵایەکەدا ئەم نیشانەیە پیشان دەدات و ئابووری وڵاتەکەمان لەسەر کشت و کاڵ بە پیت و بەرەکەتی وڵاتەکەیەوە بەددا. بۆیە دەمەوێت و ئامۆژگاریتان کەم و ڕێز لا یەکتری بگرن و بیر و بۆچوونەکانتان لە پێناو پاراستنی وڵاتەکەمان و بەرژەوەندی گشتی بێت. دەست لەناو دەست بۆ پاراستن و پارێزگاری لەو ئاڵایە هەنگاو بنێن وڵاتەکەمان بە برایەتی و هاوکاری یەکتر بپارێزن. سەڵاو لە سەروەری و ئاڵای پیرۆزی کوردستان، سەرکەوتن بۆ گەلەکەمان و گەیشتن بە مافەکانی. زۆر سپاس.